وەشەویستان سڵاوتان لێبێ ئەوە یەی بینن شاندیانەی وەرزشی بابانە دوای چوونە دەرەوەی لە یاریگای خانەقی لەلایەن چەند خانەرێکی خانەقیەوە وەکو ئەبینن بە ماتۆرسیل هێرشان کرد بە بەرد هێرشان کردە سەر یانەی بابان ئەوەی ئەیبینن بەم شێوازە زیان بە سیارەکە گەیشتووە جگە لەوەش ئەو بینن چەند یاریزانێکی یانەی بابان برینار بەوە گەبزنم برایم یاریزانی یانەی خانەقی ئەوەی بینی یاریزان چۆمان لەلایەن پزیشکی یانەکەەوە خەریکی چارەسەرکردنیەتی بەڵێ ئەوەی ئەیبینن ئەمەش ناوپاسی یانەی بابانە بەم بەردە هێرشکراوتە سەر یانەی بابان وەگە بینن لە ڤیدۆکەدا لەلایەن چەند ماتۆرسکیلێکەوە کە وەگاماژی پێیان هاندەری یانەی خانەقین بن بەڵێ بۆ هێرشکرا سەر پاسی یانەی بابان بەڵێ ئەمەی بینن شاندی یانەی بابانە دوای یاریەکان بەرامبەر یانەی خانەقین کە یاریەکە بەبێ گۆڵ کۆتایی هات بەم شێوەی هێرشکرا سەر یانەی كاكا شرطة ولا أنا وين المدرب يا بس بس أول سر شيء بەڵێ ئەوەی ئەیبینن ئەبەم شێوازە لا والله